ئەمڕۆ دەمەوێ خانوویەک بکڕم. چۆن بیکڕم، لەکوێ بیکڕم؟ ئەمڕۆ هاتووم بۆ ئایجنسی PUC2. ئەم ئایجنسیە کە کاک عەلی بەڕێز کۆنتاکتی هەیە لەگەڵیانە و وەک کڕیار و فرۆشیار کۆنتاکتی هەیە لەگەڵیانە. و ئەمڕۆ هاتم سەیری مینۆکانم کرد بزانم چ خانوویەکەیە من بیکڕم و ئەو خانووی کە من ئەمەوێ بە چ کوالیتیەک بێ، عەرزەکەی چۆن بێ، سەقفەکەی چۆن بێ، دیوارەکانی چۆن بێ. ئەمیش کاریگەری خۆی هەیە بەڕاستی. وی ئەمڕۆ پێم خۆش بوو کۆمەڵێ بابەتی تایبەت بوروژێنم لەناو کووردا کە کۆمەڵی خەڵک بە دوای خانووە ئاگەڕێن، بە دوای کۆمەڵێ بابەتە ئەگەڕێن کە لەوانەیە نەیدۆزنەوە. بەڵام ئەمڕۆ لەگەڵ مستەر جاک و لەگەڵ کاک عەلی خۆشەویستە بەرنامەیەکی تایبەت دەکەین لەسەر کڕین و فرۆشتنی خانوو لە بەریتانیا. لەگەڵمان بن لە کەناڵی بیکەیفەوە بەرنامەیەکی تایبەت ساز دەکەین لەسەر کڕین و فرۆشتنی خانوو وە کڕین و فرۆشتنی خانووی کانسڵیش. لەگەڵمان بن. Mr. Jack, hello. Assalamu alaikum and good morning. Thank you very much for having me on Kurdish TV. I'm Jag Guru of Puck Architecture. We're a small architecture practice based here in the Hellzone Town Centre. We provide all architecture services in-house, so whether these are simple designs or full-scale architectural projects, this is what we undertake. We're currently working with a member of your community, which is Mr. Ali over here, who is a local property developer, and we're doing quite a few schemes for him, including residential and commercial buildings as well. So we'd love to obviously work with the community. As we know, there's a growing community of Kurdish individuals who are very successful within businesses, where you can see on a lot of the high streets, you've got barber shops, you've got convenience stores. So if any of the community does want any free advice initially, we are more than happy to help. Thank you. Thank you. Barakallah. I'm back to you. کاک عەلی سڵاو لێبێ. پێم خۆش بوو وەک کڕیار فرۆشیاری خانوو کە لە بەریتانیا ئەکرێ وەکو ئینفۆرمێشنێک بیدەین بە خەڵک کە خەڵک زۆر بە دوای خانووە ئەگەڕێ. چی بکەین بۆ ئەوەی کە خەڵک هاوکاری بین بۆ کڕین و فرۆشتنی خانوو؟ دەستان خۆش بێ، زەحمەتان کێشاوە. ئێمە وەکو تیمێک لەگەڵم جاک و تیمەکە ئیشەکەین. ئەوان من خۆم ئیشی کڕین و فرۆشتنی خانووەکانەکەم، جاکیش ئیشی مهندسیەکانی، ئیشی پلان ماستەر پلانی، یعنی چوزان و خانوویەکە بێتە دواوە گەورەیەکەی بچووکیکەی، ئەمان ئیشەکەم لەسەر ئەوانە. منیش ئیشەکەم لەسەر کڕین و فرۆشتنەکەی. کڕین و فرۆشتنی ئێمە دوو جۆرمانەیە، جۆرێک مۆرگێجە، جۆرێکیش کاشە. ئێمە هەردووکیان هەرەکەین بە هەر ڕێگەیەک بێمە یارمەتی ئەو برادرانەیە کە ڕوو لە ئێمەکەن و تا جێگەیەکیش تۆ ئەگەداری ئێمە لەناو بێرمیگامە زۆر ئیشمان کردو. ئیسامانەیە پەرەی پێبێتتر لە تەواوی بەریتانیا هەمیشە گەورەکەین و بیکەین. کاک عەلی باسی گەورەکردنی خانوو کرد. هەنێ لەوانەیە کە خانووی کانسڵیان هەیە کێشەی ئەوەیان هەیە کە پلان پێرمەشن وەرگێت. ئەمەیان چۆنە؟ پلان پەرمەشن ئەمە تیمەی ئێمە ئەنجامیان بۆی پلان پەرمەشنەکە تیمێکی مهندسیە نێرن مەتر و شتی جێوەکەکە ئەیان بە کانسڵیش ئەگەر لە هەر حاڵەتێکە ڕەدی کاتۆیە ئەکسپتیکە ئەمان ئەگەر ڕەدی کا بە دوازەچوونی بۆکەن مەسەڵەن بۆچی دەلیلی چی بۆ ئیشەکەی بۆ تەواوەکەن و تەسلیمیەکەن و هەر لە پێشیشە کۆنتاکتێکی لەگەڵ ئاکەین ئێمە بەڵێن مەسەڵەن بەم مەبلەغە ئێمە تا ئاخر ئیشەکە لەگەڵتان. بەعزێ جێگە هەیە هەر نایە، بەڵام ئیسەیمە نمونەمان زۆر بووە هەیە لە کەنتا جاک ئیسە ئینێکمان ئەرزێگە بوو ویسمان بیکەین بە دووخان و نەیانەکرد. بەڵام هەر خەریکین ئیسەوە لە ماوە تەواو بووە یا خانووەکە یعنی ئیجازەیان ناوی کە بکەن بە دووخان. یعنی ئەمان بەو تیمەیان زۆر لەسەر شتەکان ئەڕۆن و لێزانی خۆیان ئیشەکە تەواوەکەن و تەسلیمیەکەن. پێویست ناکا مەسەڵەن خۆت بڕۆی بە دوایە و خەمی بخۆی تۆمانە خۆت دەزانی زۆر بە ئێمەش لێرە لە زمانە کۆڵەواری ئیترەوەیە بەعزێ زۆر قورسە بۆ ئێویشانە بۆ ئێمان ئاسانکاریەکەن بۆ ئیشەکان. Mr. Jack, just I say, what's your job for here? Because here you have a tree company. That's right, Governor. So I'm the managing director for Puck Architecture.
and I'm also a director for Creative Eco. So Puck Architecture I've told you about, whereas Creative Eco, that is dealing with grand design homes, which are environmentally friendly homes. So I run that with my business partner, Darren Hutton. And we also have another business which is partnered up with us, which is run by Nasser Mahmood, who's a structural engineer. So he advises on all the structural engineer elements. Just I'm looking at menu. What's a menu? What's that? Just information for everyone. What's that? What you making for this? You are making for this one or like? Yeah, so within every type of project, with the government, there's lots of different types of materials that are used for the building. So as a practice, that's always learning and evolving. So for example, here, this is one of the manufacturers we work with who provide insulation, for roofs and walls, partitions. And we would use this information to make sure that we're utilizing the latest specifications and new values. Yeah, thank you so much. Welcome. Ali, بما خوشا چه زانیاری تازه هی بینی بخواد لبی أو قانونی آسانی که نمولاته هی بکرینی خانه. هلا زانیاری تازه ایسا مثلا بریتانیا چون اکونومیکی تک جو بسریکا خانو زور داوازی بود. خانوش بو داوازیوه مورگج لپیشا یک پوین یعنی بو یکم جا خانوی بکرایا یک و نیو یعنی لیسان پانجاز سبویان کدو با 3.5 یکی 3.2 نیو بو یکم جاری بخانو کرد بو آنی دوم جاری هم بخانو کرد یعنی خانوی تیان هبه 5.5 یعنی لیسان بو اوی که خیلی کرین و فروشنی پیوه که 8 نیو لیسان لەبەر ئەوە ئەم ڕێژیان کە بەرز کردوتەوە حکوومەتی بەریتانیا بەرزی کردوتەوە خەڵکێکی زۆر مەسەلەن جەناب و خانوویەکەوەیە مانگی 1000 پاوەند هەیە بە بانک ئیسا ئەبێ بیکە بە 2200 پاوەند پێو نادرێت یعنی معاشەکە ئەوەنە دەری نایەنێ مەجبورە ئەیاتەوە بە بانقیش یعنی سعرێکی زۆر لە خوارەوە ئەیفرۆشن کە فرۆشتی بۆ ئیسا خانوو زۆر دابەزیوە من یعنی باو کوردانە ئەڵێمانە ئیسا وەختی خانووکڕینە لە بەریتانیا ئەگەر بیانە بکرێت چون زۆر دابەزیوە زۆر ئەرزان بووە و ئاڵاژ نامێنێت خانوو بەتەکیدی ساڵێتر زۆر ڕۆاتە سەرەوە چون ئیسا سعرەکان زۆر هاتوتە خوارەوە لەبەرەوە بانکم ڕێژەی خۆی بەرز کردوتەوە ئەو کارەکە بانک یعنی کەونە دابەزیوە ئەو کارەکە خەڵکەکە خۆی کەمانانە ناتوانێت بیدا نا بانک مەسەلەن لێرە مەسەلەن بانقینێکی قەرزێکی یاوە بە تۆ خانوویەک و کڕیوە ئەم قەرزەی یاوە بە تۆ توێتی مەسەلەن مانگی 1000 پاوەند بەرە بۆ 20 ساڵ تۆ ئەم 20 ساڵە داوناوە مانگی 1000 پاوەند بیت تۆ مەسەلەن معاشەکە 2000 یعنی حسابی هەموو شتێک کردووە کارەبای ئەمەیە ئەوەیە حسابی هەموو شتەکان کردووە ئیسا مەسەلەن ئەو بوو بە 2000 بە 2000 معاشەکەوەیە کارەبا بووە 4 بەرابەر غاز بوو بە 4 بەرابەر هەموو شتەکان زۆر بووە کابرا پێی نادرێتەوە کە پێی نادرێتەوە مەجبور ئەڵێ یعنی 3 مانگیێنێ یا واگوزاریکە یعنی بیات بە بانک یاوەیە خۆی بیفرۆشێت و پارەکەی بانک بگەڕێنێتەوە لەم وەختەیشە پارە ناکات مەجبورە یاتەوە بە بانک دەستی بەسەر ئاگرێت کە دەستیان بەسەر ئاگرتر ئەیخەنەوە یعنی خۆمان ئەڵێن مزایدەوە لە مزایدەی شایەتر دەرەچێت بۆ ئەوەی کە بە قسارێکی کەم دەرەچێت بۆ ئەوەیە هۆکارەکە ینی هەردوو لایە بەڕاست. Mr. Jad, do you have any information for everyone, for Kurdistan? Yes, we have a lot of information for the Kurdish community. We provide free consultation, free advice. So we can advise on simple single-story extensions, whether the community wants advice on just extending their home. We can design, we can do the planning drawings, we can do building regulation drawings, we can do big planning sites, master planning, we do renders, 3D images, we can do walkthroughs. So as a chartered architectural technologist, we offer all services relating to architecture. We also do project managing as well. So if the client wants us to assist with appointing contractors and builders, we can help them with that as well. Thank you so much. Welcome.
دەڕۆژین بۆ ژووری سیستەمەکان زین لێرە چ سیستەمێ بەکارێنن چۆن دیزاینی و شوێنانەکە لەگەڵمان بن. ئەمە لێرە دیزاینی ئەو خانوانانەکەن کە هەر کەسێ بەڕێی خۆی ئێوێ و پلان پێرمەشنی بۆ وەرەگرن وەگەر دقت بێ لێرە سیستەمێکی زۆر باشیان هەیە بەردەوامە مهندیسە بەڕێزانە مستافە بەڕێزانە خەریکم گەراوکارم لەگەڵم بێ مستەر جاکی ژەر خۆی دایرێکتە لێرە بەڕێوەبەری شەکانە و شتەکان بەڕێوەبە. بە ئومێدیەوەی کە هەموو کەسێک بێتە خاوەنی خانووی خۆی و ئیسراحەت لێ دانیشێت. ئەمەوێ پرسیارێک بکەم دەمەوێت بپرسم خانوو کە لێرە ئەکردرێت و خۆت لێرە دەی دیزاینەکانی یا ئەوان بەدڵی خۆیان دیزاینەکەن بۆ ئینەکەن. مثال کە خانووەکە کۆنە بێت مەسەڵەن کۆنە بێت من یەرینە ئێرە لێرە دایانەی مەسەڵەن ئەم برادەرەمان بەس مەسئولی ئەوەیە ئەو خانوانە ئەوە ڕێک دیزاینیەکە بۆ شێوازێکی خۆت دەوێت مەترەکەی ئەوێ ئەوەنە دەرچێت کە لە قانون دەرنەچێت کە لەوێ خەریکەکە کە تەواو و ئێمە دووبارە یەینەوە بە کانسڵ کە تەواو دانی پێیاناوە کوردەکەی خۆمان ئەکسەپتی کرد ئەیگەڕێنین و ئێرە و مۆری ئێرەی لێین و تر دەسەکە پێیشەکەن. Yeah, just I see what's your job here? Well, I am director of Creative Eco. My job is the renewable technology side. So I've got 10 years expertise in solar PV, battery storage, air source heat pumps, mechanical ventilation and heat recovery. So combining the renewable technologies to ensure minimum energy costs and maximum environmental impact. Yeah, that's good. Thank you so much. بۆی کە پێمانوتن مستەر دارۆن لێرە دایرێکتێ وەکو کۆمەڵێک لە بەشەکانی تری خانوو چونکە من لە سێ کۆمپانیا پێگاتۆم بچێنە یەکێکیش لەو کۆمپانیانە ئەم کۆمپانیایە کە بەشێکی تری چاکردنی خانووەکانی بەرەکەوێت. Jack, just last thing you say for people, what you have. I think we're really grateful with partnering up on a lot of projects. Ali's a very successful business person, within the Birmingham and West Midlands community. We'd like to work together on more projects, yes. Where we can obviously collaborate and partner up. So, we're really thankful for obviously you coming Thank to you. us. خۆشەویستان بەشێکی تری بەرنامەکەمان تەرخانەکەین بە کڕینی خانووێک ئەگەر دوو بێت ڕوون بێ. ئەچینە لای کاک عەلی ئەگەر خانووێک بکڕین دوو بێت ڕوون بێ. سەرەکەی چۆنە و پلان و بەرنامە چیەکە بکرێت؟ ئەگەر دوو بەدروم بێ طبعاً وەکو کوردستان وایە ڕووی ڕۆژهەڵات و ڕووی دەرەوە سەر سوچ بێتەوەمانە فەرقەکە منتیقە بۆ منتیقە ئەیگۆڕە. ئیسە لە بەعزێ منتیقای ئەمە هەمانە لە 150,000 و دەست پێیەکە بەعزێ منتیقەیش ئەمانە ئەگاتە 300,000. یعنی منتیقەکانە گۆڕێت و دەوێت چی؟ اینجا خانووی عەرزی لەو دەورەیە خانووی فلات مەسەلەن لە 120-170 منتیقەکان ئەیگۆڕێ. خانووی ینی لە منتیقەکان ئەیگۆڕێ سعرەکان. کاک عەلیە پرسم خەڵگێ ئەڵێت ئەم خانووە کە ئەکری بۆ 100 ساڵە یاخود عەرزەکەی توانی بکڕیتەوە عەرز لێرە کردێتەوە بە ئەوە لیستە. ئەگەر لێرە دوو نوع کڕینی خانووانەیە یەک نوعیان لیستەکە بۆ 100 ساڵە ینی 100 ساڵینی توێ لە دوای 100 ساڵەکە هەر هینی توێ ئەوە نییە لێت بسێنەوە بەڵام لیستەکە تازەکەی تۆ کۆمەڵێتر پارە و لێسێنن ینی بەتەقریبی چەندێک تقریبا نانە مەسەلەن لەوانەیە خانووەکە مەسەلەن دانەی بای 100,000 خانووەکە لەوانەیە 20,000 لێسێن ئەگەر لیست 100 ساڵی تر تازەیەکەنەوە دیسان 100 ساڵی تر ئەگەر بێت و لە حاڵەتێکە تازەی نەکەنەوە بۆت ئەو پارە کە تۆ لەوەیان وەرگرتووە بە مەبلەغی ئەو ڕۆژەی ئەگەر لێو سێنەوە ئەبێ بیگەڕێنەوە بۆ جەناب تێگە یانی ئەوە نییە یەکسەر لێو بسێنەوە بەزی تر هینی خۆت نییە بە مڵکی بەعزێ حرەکەتی پێ بکەیت مەسەلەن بتەوێت دیوارێکی تێک بی
یا بتێ دیواری دەرۆڵم کۆمەڵە شتی پێ بکەی ئەبێت تۆ لە یعنی صاحب مڵکی عەسڵی ئیجازە وەرگریوە بەعزش بۆ بەڵام جۆرێترمانەیە مەسەلەن هەر تۆ مڵکەکە بە تەواوی کڕی لێرە پێڵێن فریهۆڵ ئەو فریهۆڵدەی تۆ صاحبی تامی خۆتی ئەی فرۆشی ئەی ڕوخێنی تەختیەکەی هەڵێ بەمای لێ خۆتە هەموو شێکی لەکەی بەڵام ئەوی تریان کە بتەوێت دەستکارێکی گەورەی بکەی ئەبێ ئیلا بیلا ئیجازە لەو بگرین اینجا کانسڵ ئیجازە کاک ئەلی لێرایەک شتیکە هەیە خانووی کانسڵ خەڵک هەیە خانووی کانسڵ ئەکرێتەوە خانووی کانسڵە بۆ نمونە 5 ساڵەنە خانۆخەیە بووە دوو بێت ڕۆما کڕینەوەی چۆنە پرۆسەکەی چۆنە ئێوە ئیش شێوانەژەکە نامادێت بەڵێ خانووی کانسڵ دوو جۆرمانەیە خانووی کانسڵیش هەر ئەو لیستە هەیە فریهۆڵ دیشمانە یعنی مڵکەکە لیستەکە مەسەلەن 3 ساڵەکەی فریهۆڵ دەکەیش مڵکێکێ ئەگەر تۆ بتێ خانووی کانسڵەکە بکڕیتۆ لە دوای 5 ساڵ ئیسا قانون ناتۆ تا 3 ساڵ تۆ بۆ نییە بیفرۆشی تۆ ینی هیچ حرەکەتێکی پێ بکەیت لەو مدەتێش کە تۆ لە ناو خانووەکەی خانووی کانسڵا بۆ نییە دەستکاریکەی ئەین دەستکاری گەورە دەستکاری ئەوە مەسەلەن دیوارێکی تێک بێ ئەمەکە ئەوە بکەی کانسڵ ئیجازە نایە ئەبێ بۆ هەر شتێک کە تۆ گۆڕانکاریەکی تیا بکەی ئەبێ ئیلاوی لە ئیجازە لە کانسڵ بگری ینی نایڵن هەراوە دەسی لێ دەست خۆش بە کاک ئەلی ئەگەر زانیاریشی کە هەیە بۆ کوردەکان کە لێرە بیانەوێ خانوو بکڕن ئەگەر مەسەلەن زانیاری زیاترەوەی نازانین لە چی بوارێکە مەسەلەن پێویستیانە پەیوەندی بکەن بە ئێوە یا بە منەوە لە خزمەتیانە من تیمێکی باشیشمانەیە وەسا و کرێکاری کوردن یعنی هەم بۆ ئەوانی سوادەیەوێ هەم بۆ کوردەکانیش ئیشیان باشە هەر لە بنەڕەتەوە تا تەواوکردنی خانۆکە یعنی تعمیراتی ناوە بە پارەیەکی زۆر کەم ئیشەکانیان بۆکەن و بە ڕێک و پێچی تەسلیمیانەکە دەست خۆش بێ کاک ئەلیجان زۆر سپاس دەکەم مرۆمان دوومان کردی ئیسمان کۆمەڵێ زانیاری بین بەو خەڵکە خۆشەویستەی کە داوای خانووەکەن یاخو بە دوای خانووە ئاگەڕێن تەنانەت لاما بێەوە خانووشتان لایە خانووشتان لایە بۆ فرۆشتن بین بە خەڵک بیفرۆشن بەڵێ پێیجمانەیە پێیجەکەیش کڕینی خانوو مڵک لە بەریتانیا هەر لێ لە فێسبوک بە کوردیە خانوو لە بەریتانیا ئیشەڵا ئێمە ژمارەکەشت دائەنین یا ئەگەر کەسێکەوە بتوانێت پەیوەندی کا بە ئێمەوە و ژمارەی کاک عەلی بۆ بنێن هەر پەیوەندی بکەم بێەوە من لە خزمەتیانم دەستان خۆش بێەوەی زەحمەتی زۆرتان کێشا بەڕاستی پێم خۆشە کەناڵێکی ئاوا مەسەلەن گەورەتر و گەورەتر بێ پێویستە بەڕاستی لێرە هەم ڕادیۆم کاناڵێکی تەلەڤیزیۆنیمان هەبێ ئێمە ژۆکۆم پاکستانیانە هیندیانە ینی بۆ نەمان بێت ئیتر هەر دەستێکی ئاوکاریش بەڕاستی لەلایەن ئێمەوە درێژ کرێ بۆ کاناڵە لە خزمەتتان مەمنونتانی زۆر زۆر سپاس کاک عەلیجان خۆشەویستان ئەمڕۆ لە بێرمیگام کۆمەڵێک زانیاری نوێمان لەسەر خانووکڕین و خانوو فرۆشتن پێ ئاشناکردن لە کەناڵی بیکەیفەوە لەگەڵمان بن هەمیشە زانیاری نوێ ئەخەینە ڕوو تا کاتێکی تر و بەرنامەیەکی تر کاتێکی شاد و ماڵاوە خواتان لەگەڵ کەناڵی بیکەیفۆ لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا کەناڵی بیکەیفۆ